زۆر باشە هەر سەبارەت بەم هێرشەی ئەمڕۆ کە ئیسرائیل ئەنجامیدا بۆ سەر قەتەر بۆ سەر دەوحەی پایتەختی قەتەر کاردانەوەی زۆری بە دوای خۆی داهێناوە. ئەمە قسە زۆر هەڵدەگرێت. ئێمە میوانمانەیە لەگەڵ میوانەکەمان دەمانەوێت پرسی زیاتر لەسەرم بابەتە بکەین. میوانەکەمان زۆر بەڕێز مەحجوب زگوێری مامۆستای زانکۆ لە قەتەر کە ڕاستە و خۆ لە دەوحەوە لەگەڵماندایە. بەڕێز مەحجوب شەوتان باش. زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24. سەرەتا بەو پرسیارە دەست پێ بکەین. دەمەوێت بزانم خوێندنەوەتان بۆ ئەم هێرشەی ئەمڕۆی ئیسرائیل بۆ سەر قەتەر چییە؟ یعنی بۆ سەر شاندی دانوستانکاری حەماس لە قەتەر خوێندنەوەتان بۆ ئەمە چییە؟ بۆ لەم کاتەدا ئەم هێرشە بریتە لە هەڵسوکەوتی وڵاتێکی تاوانکار کە پێشێلکاری کردووە دەرهەق بە وڵاتێکی خاوەن سەروەری هێرشی کردووەتە سەر شاندێکی دانوستانکار کە بەشداری لە دانوستان دەکات. ئیسرائیل کە خۆشی بەشێک لەو دانوستانە ئەوەی کە سەرنجی هەمووان ڕادەکێشێت یەکەم ئەوەیە ئەو هێرشە بە ئامانجکردنی شانی دانوستانکار بوو. دووەم بەبێ ڕەچاوکردنی هێرشەکە بەبێ ڕەچاوکردنیەوە کرا کە لە وڵاتێکدایە خۆی دانوستان دەکات و بەشێکە لە دانوستان و سەروەریەکەی پێشێل دەکات. ئەو وڵاتەش دەیەوێت کۆتایی بە جەنگێکی ستەمکار بهێنێت دەرهەق بە کەرتی غەزا و هەروە کاتەکە هیچ ڕوونکردنەوەیەکی نییە جگەلەوەی کە ئیسرائیل بە قەیرانێکی گەورەدا تێدەپەڕێت لە شکستێکی گەورەدایە زیاتر بەرەو شکست هەنگاو دەنێت بەرامبەر بە مقاومەی فەڵەستینی وێڕای ئەوەی هێرش دەکات. بەڵام مقاومە لە کەناری ڕۆژاوا و لە قودس وەکو دوێنێ و لە غەزا گورجی زۆر کەمەشکێن لە ئیسرائیل دەوەشێنێت. حکوومەتی نەتەنیاهۆ و ئیسرائیل وەکو دەوڵەتێکی خوێن ڕێژ مامەڵە دەکات. ئەمە زۆر باشەوە. بەڕێز مەحجوب کەمێک لەمەوبەر پەیامنێری ئێمە لە واشنگتۆنەوە ئەوەی ڕاگەیان و هەروەها نەتەنیاهۆش ئەوەی ڕاگەیاندوە کە دەڵێ ئەمریکامان ئاگادار کردوتەوە لەم هێرشە. پەیامنێری ئێمە گوتیشی تەنانەت قەتەریەکانیش ئاگادار کراونەتەوە. لەسەر ئەم بابەتە ئێوە دەڵێن چی؟ نەخێر ئەمریکیەکان و ئیسرائیلیەکان درۆ دەکەن دەیانەوێت زۆرێک لە بەلا ڕێدابردن دروست بکەن. هێرشەکە کاتژمێر 3:44 خولەکی پاشنیوەڕۆ ئەنجامدرا. ئەمریکیەکان پەیوەندیان بە قەتەریەکان کرد لە کاتژمێر 3:56 خولەک. ئەو کات هێرشەکە کرابوو. ئەمریکیەکان ئەو قسانە دەکەن کە زانیاریان من لەسەر زانیاریەکانەوە قسانە دەکەم. ئەمریکیەکان دەڵێن ئاگادار بووین کە چەند ساتێک لە مەمەر هێرشێک کرا. قەتەریەکانیش ئاگادار نەبوونەوە هێرشە چۆنە. قەتەر ئاگادار نەبوو کە هێرش دەکرێت. ئەو کاتە زانی کاتێک هەمومان لە دەوحە گوێویستی دەنگی تەقینەوە بووین. زۆر بە ئاشکرا گوێویستی دەنگی تەقینەوە بووین. پرسیارمان کردم دەنگە چییە؟ دواتر زانیمان کە هێرش کراوەتە سەر ماڵ لە شوێنی نیشتەجێبوونی خەڵک کە لەوێ کۆبنەوەی ئەندامانی مەکتەبی سیاسی حەماس بەڕێوە دەچوو. زۆر باشە. بەڕێزە مەحجوب من دەمەوێت بزانم لە دوای ئەم هێرشەوە بۆ سەر قەتەر یعنی هیچ ئومێدێک بە دانوستانی نێوان حەماس و ئیسرائیل ماوە یاخود بە جۆرێکی کە حەماس دەتوانێت ئینجا چی بکات؟ لە بڕۆیادام کە نێوەندگیری بەردەوام دەبێت چونکە بۆ قەتەر نێوەندگیری بەشێکە لە سیاسەتی دەروی پرۆسەی جێبەجێکردنی یاخود ڕاگررتنی شەڕ پەیوەندیدار نییە بە حەماس کە حەماس بە دوایین پێشنیازەکان ڕازی بوو ئەوەی کە ڕەزامەندی دەرنەبڕیوە نەتەنیاهۆ حکوومەتە ڕاستڕەوەکەیەتی کێشەکە حەماس نییە کۆتوبەندەکە حەماس نییە مسر و قەتەریش نین وەکو نێوەندگیر بەڵکو لایەنی ئیسرائیلە کە مەرجی بە شێوەیەک مەرجەیە کە
ئەگەر ئەوەی نییە جێبەجێ بکرێت و ئەمریکاش پشتیوانی دەکات دەمە جێگەی داخە بۆیە چەندین بۆیە دوو سینناریۆ هەیە سینناریۆ یەکەم هاوشێوەی کۆتایی جەنگی ئیسرائیل لە دژی ئێران دوایەوەی ئەمریکا هێرشکردە سەر دامەزراوەی ئەتۆمی ئێران ئەو کاتە جەنگ وەستا بە دەسەڵاتی خوددا دەکرێت بە هامان شێوەش ئەم شتە ڕوو بدات بە فشاری نێودەوڵەتی جەنگی ئیسرائیل لە غەزە کە جەنگێکی ستەمکارە کۆتایی بێت بەڵام تا ئێستا ڕوون و ئاشکرا نیە چونکە هەموو لە حاڵەتی شۆکدان هەموو لە حاڵەتی شۆکدان بەهۆی ئەو هێرشە ئیسرائیل بە تایبەتی هەروەک گوتم هێرشکرا سەر شاندێکی دانوستانکار لە وڵاتێک کە نێوەنگرە لەو دانوستانە ئەمەش بەزانی تەواوی هێڵە سوورەکان و یاسا نێودەوڵەتیەکانە زۆر باشە بەڕێزە مەحجوب هەر ئەم ڕۆژ ناتانیاهۆ سەرۆک وەزیرانی ئیسرائیل زۆر ڕاشکاوانە دەڵێ سەرکردەکانی حەماس لە هەر شوێنێ بن واتە لە هەر وڵاتێکیش بن بە ئامانج دەگیرێن کەواتە دێمەوە سەر پرسیارەکەی خۆم ینی هیچ ئومێدێک بە دانوستان ماوە لەگەڵ حەماس ئەگەر وابێ ئیسرائیل ناتوانێت بەو شێوەیە دەستبەرداری جەنگ بێت و بە تەواوی درێژەی پێ بدات بۆ هەتایە بەم شێوێ مامەڵە بکات فشار لەسەر ئیسرائیل هەیە ئەو هێرشەی کە کراوەتە سەر شاندی دانوستانکاری حەماس مۆساد هاوڕان نەبووە لەگەڵی سوپای ئیسرائیل هاوڕان نەبووە تەنیا دەستگای شاباک هاوڕا بۆ هێرشە بکرێت بۆیە لە نێو حکوومەتی ئیسرائیلیش لێکترازانەیە لە نێو دامەزراوەکانی ئیسرائیل لێکترازانەیە شکستی لەو بڕایدام ئەو شکستە ڕوبەڕووی ئیسرائیل بووەتەوە لەو هێرشە بوومەلەرزەیەکی گەورە لە ئیسرائیل دروست دەکات و کاریگەریەکی زۆر لەسەر حکوومەتی ئیسرائیل دەبێت و لە مامەڵەکردنی لەگەڵ ئەو جەنگەدا بۆیە دەکرێت ئەم هێرشانە و شکستی ئەو هێرشانە ببێتە هۆی لاوازکردنێکی زیاتری پێگەی ئیسرائیل کە ناچار دەبێت ڕوو لە دانوستان بکات ئەو کاتە زۆرێک لە ئاگربەس ڕابگەێنرێت و ڕێکەوتنێکیش بۆ کردزۆری هێنان بە جەنگ واژۆ بکرێت زۆر باشە بەڕێز مەحجوب دوا پرسیار ئەگەر بە کورتیش وەڵام دەیتەوە من زۆر سوپاس دەکەم کاتم زۆر نەماوە ئەگەر هاتوو ئێستا حەماس وەکو ئەمریکاش داوای کردووە بارمتەکان ئازاد بکە پێ دوایە ئیتر ئەمە کۆتایی بە جەنگ و وێرانکاری و هێرشی هەموو لایەک دێنێت نەخێر بەدڵنیایە نەخێر چونکە ئیسرائیل پلانێکی هەیە بۆ بە شێوەیەکی کردەیە بۆ لەناوبردنی دۆزی فەڵەستینی بۆیە بابەتەکە لە غەزە کۆتایی نایەت لە کەناری ڕۆژاوە 7 ئۆکتۆبەر نەکرا بۆچی هێرش دەکاتە سەر کەناری ڕۆژاوە بۆ هێرش دەکاتە سەر سووریا سەر لوبنان بابەتەکە زۆر گەورەترە لە غەزە و 7 ئۆکتۆبەر ئەمە جەنگێکە دەیەوێت دۆزی فەڵەستینی بە تەواوی لەناو بات زۆر باشە زۆر بەڕێز مەحجوب زگوێری مامۆستای زانکۆ لە قەتەر ڕاستەوخۆ لە دەوحەی پایتەختی قەتەرەوە لەگەڵ ما بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش